لە 6 مانگی 11 ئەم ساڵ تەمەنی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان کۆتایی دێت. تاکو ئێستا هیچ ئاسۆیەکی ڕوون نییە بۆ ئەنجامدانی هەڵبژاردن. فراکسیۆنی کۆمەڵی دادگەری لە پەرلەمانی کوردستان لەگەڵ ئەنجامدانی هەڵبژاردنە لە کاتی خۆیدا ئاماژە بۆش دەکەن دوای تەواوبوونی ماوەی یاسایی پەرلەمان هەڵوێستمان دەبێت و دەست لە کارکێشانەوەمان یەکێکە لە ئەگەرەکان لەبارەی قسە و لێدوانەکانی پەرلەمانتارانی سەربەدەسەڵات. سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی دادگەری دەڵێت بەشایەنیان نازانم وەڵامیان بدەمەوە. ئێمە بەرنامەمون وایە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن بەم زوانە لەوانە بەیانی کۆبینەوە بۆ تاوتێکردنی ئەم بابەتە و لەگەڵ هێندێک لایەنی دیکەش کە لە پەرلەمانی کوردستانن و ڕابۆچوونیان هەیە دەربارەی ئەم بابەتەوە جیاوازیشە و لەگەڵ سەربەخۆکان بە هەمان شێوە ئێمە هەمومان هەوڵ دەدەین بۆ چونوان و هەڵوێستمان سەبارەت بە تەواوبوونی خولی پێنجەمی پەرلەمان یەکخەین. ئەمە هەم بۆ فراکسیۆنەکان دەگەڕێتەوە هەم بۆ بڕیاری کۆتایی حزبەکانیشان دەگەڕێتەوە و چاوەڕێی کۆبوونەوەکانی. یەکێک لە پەرلەمانتارانی فراکسیۆنی پارتی بەناوی وەیسی سەعید دەڵێ ئەگەر ڕاست دەکەن با دەست لە کار بچێشنەوە. قسەی ئێوە لەوبارەیەوە چییە؟ وەیسی سەعید؟ مەلاوەیسی. مەلاوەیسی وەڵا بە پێویست نازم جوابی دەمەوە. وا بڕیارە ڕۆژی سێشەممە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن و سەربەخۆکانیش لەبارەی کۆتایی هاتنی تەمەنی ئەم خولەی پەرلەمان هەڵوێست وەربگرن. ئەوان پێیان وایە درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان درێژکردنەوەی تەمەنی سێسەرۆکایەتیەکەی ترە و نایاساییە. ئێمە وەک فراکسیۆنی نوێ لە پەرلەمانی کوردستان بە هەموو شێوەیەک دژی دواخستنی هەڵبژاردن و درێژکردنەوەی ماوەی پەرلەمان و هەر سێسەرۆکایەتیەکانی هەرێمی کوردستانی چونکە پێمان وایە ئەمە نایاساییە. هاوڵاتیانی هەرێمی کوردستان بۆ 4 ساڵ دەنجیان بە نوێنەرانی خۆیاندا لە پەرلەمانی کوردستان هیچ کەسێک بۆی نییە تەمەنی خۆی بەخۆی درێژ بکاتەوە، پەرلەمانیش بۆی نییە تەمەنی خۆی درێژ بکاتەوە. بۆیە ئێمە بە هەموو شێوەیەک دژین و لە کاتی خۆشی هەڵوێستمان دەبێت. بەپێی زانیاریەکانی پەیام پارتی و یەکێتی و گۆڕان چەند سینارۆیەکیان لا بەردەمدایە بۆ دواخستنی هەڵبژاردنەکان کە بەهێزترینیان دواخستنی هەڵبژاردنە بۆ ماوەی 1 ساڵ تا مانگی 4 ساڵی داهاتوش کۆمیسیۆن و یاسای هەڵبژاردنەکان هەموار بکەنەوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.